سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی ورمێ و پیرانشار، دۆخی خراپی بەندکراوان لە زیندانی دیزیل ئابادی کرماشان، ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی چابەهار، بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە ئێرانی و خراپ و دۆخی ئابووری هاوڵاتیان، و درێژەی گوشارە ناوەندە قەزاییەکان بۆ سەر مریەم دەریس. درێژەی هەواڵەکان بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی ورمێ و پیرانشار. بە پێی راپۆرتی گەیشتوو دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی پیرانشار و ورمێ سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بە سەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی یوسف کەلۆنەکزادە و مانی عەبدوڵڵازادە ڕۆژی شەممە 12 گوڵانی 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. خراپی دۆخی بەندکراوان لە زیندانی دیزیل ئابادی کرماشان. لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گوشارە هێزە ئەمنیەکان بۆ سەربەندکراوان لە ئێران و کوردستان زیندانیانی ڕاگیراو لە بەندینخانەی دیزیل ئابادی کرماشان لە دۆخێکی زۆر خراپدا ڕاگیراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ژمارەیەکی زۆر لە بەندکراوانی ڕاگیراو لەو زیندانە لەلایەن بەرپرسانەوە لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و هەروەها تەنانەت سەرەتاترین پێداویستەکانی ژیانیان دابین ناکرێت. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکان بەهۆی ڕێگری لە هەڵاتنی زیندانیان لە ئەگەری هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر زیندانیان بە شێوەیەکی ناهێسایی بەندکراون و سنوورداری کردوەتەوە چەندین راپۆرت سەبارەت بە هەوڵی خۆکوژی زیندانیان بڵاو کراوەتەوە. ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی چابەهار. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی پێترۆشیمی چابەهار دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە حەقدەست و مەزایەیان وەرنەگرتووە و توانای دابینکردنی سەرەتاترین پێداویستەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. بۆ وتەی سەرچاوەکانی هەواڵ حەقدەستی کرێکارانی ئەو یەکەیە مانگانە 12 بۆ 15 ملیۆنە و سەرەڕای چەندین جار ناڕەزایەتی دژ بە کەمبوونی حەقدەسەکانیان لەلایەن بەرپرسان بە بیانووی کەمبووی سەرچاوە داراییەکان وەڵامیان نەدراوەتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە ئێران و خراپی دۆخی ئابووری هاوڵاتیان. بەپێی ئامارە فەرمیەکان بەهۆی بایەغنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و مەعیشەتی کرێکاران و هەروەها دابین نەکردنی دەرفەتی پیشەیی نوێ لە ئێران ژمارەیەکی زۆر لە کرێکاران بێکار بوون و لە ژێرهێڵی هەژاریدان. راپۆرتە بڵاوکراوەکان ئاماژە بەوە دەکەن کە زیاتر لە 300 کرێکاری شیرکەتی پیشەزایەزی لە سوادکو بەهۆی نەبوونی سەرچاوەی دارایی و مادە سەرەتاییەکانی بەرهەمهێنان پاش کۆتایی هاتنی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکراون. لە هەمان کاتدا زیاتر لە 100,000 پیشە لە ئێران بەهۆی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی و داخستنی سنوورەکان لەناوچوون. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر جار جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە توانای چاکەسازی ناوەندە پیشەسازیەکانیان هەیە پاش ڕووداوی شەڕ، بەڵام ڕاستیەکە بە پێچەوانەی وتەکانیانە. درێژەی گوشارە ناوەندە قەزاییەکان بۆ سەر مریەم دەریس. لە ڕۆژانی ڕابردوودا مریەم دریس چالاکی مەدەنی خەڵکی شاری کازرۆن ڕوبەڕووی حکمی قەزایی نوێ بووەتەوە. بۆ وتەی سەرچاوە ئاگادارەکان ناوبراو لە دۆسیەکی نوێدا لەلایەن دادگای ئینقلابی شیرازەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 1 ساڵ و 3 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسەکا و هاوڵاتیان لە دۆسیەکی دیکەشدا بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. زەوتکرانی داراییەکانی هاوڵاتیانی خەڵکی شارستانی لار. بەپێی هەواڵی گەیشتوو مەهبەت غەفووری لە دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامبار لەلایەن دادگای قەزای ڕژیمەوە داراییەکانی زەوت کراوە.
راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە کە بۆ جاری دووهەم بۆ ماوەی زیاتر لە 5 ڕۆژ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەرکراوە، هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانی خراوەتە پاڵی زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. شانی باسەکە ناوبراو سەرەتای ڕۆژی هەینی 12 گوڵانی 1404 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشان بەدانانی بارمتە بە شێوەی کاتی ئازادکرابوو. گەمارۆی چەندین کۆمپانیای پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. لە ڕۆژانی ڕابردوو چەندین کۆمپانیا و کەسایەتی پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکا وەک گەمارۆیان خراوەتە سەریان. بەپێی راپۆرتە وەزارەتی دارایی ئەمریکا، 3 کۆمپانیای چینی پەیوەندیدار بە بەرنامەی سەربازی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها 10 ناوەند و کەسایەتی دیکەی پەیوەندیدار بە تۆڕی دابینکردنی کەرەستە سەربازیەکان بۆ هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و میلیشیاکان خراونەتە لیستی گەمارۆکانەوە. لە هەمان کاتدا بەرپرسانی ئەمریکا ڕایانگەیاندووە کە ئەو هەنگاوانە بە مەبەستی ڕێگریکردن لە گەشەپێدانی بەرنامەی چەکداریەکانی تاران هەڵدەگرن. هەوڵی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ کنتڕۆڵکردنی ژێرخانی دیجیتاڵی گەروی هۆرمۆز. بەپێی راپۆرتەکان، ناوەندی هەواڵی حکوومەتی فارس لە راپۆرتێکدا جەختی لەسەر پێویستی کنتڕۆڵکردنی تەواوی ژێرخانەی پەیوەندی دیجیتاڵیەکان لە گەروی هۆرمۆز کردوتەوە. بەپێی هەواڵی گەیشتوو، ئەو ناوەندە هەواڵنێری حکوومەت ڕایگەیاندووە کە هەر جۆرە پرۆژەیەکی پێویست بە ژێرخانەی ئینتەرنێت و پەیوەندیەکانی ناوچە پێویستە لە ژێر یاسا و مۆڵەتی کۆماری ئیسلامیدا بێت و کۆمپانیا بیانیەکانیش پابەند بن بە یاساکانی ئێران. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لەو راپۆرتەدا ئاماژە بەوە کراوە کە هەر تێکچوونە لە ژێرخانەی دیجیتاڵی ناوچەکە دەتوانێت زیانێکی ئابووری فراوان لە ئاستی جیهاندا دروست بکات و لە هەمان کاتدا ناوەندی هەواڵی فارس داوای ئەوەی کردووە کە بەڕێوەبردن و چاکەکردنەوەی ژێرخانی پەیوەندیەکان ناوچەکە بدرێتە دەست کۆمپانیای ئێرانیەکان تا گەروی هۆرمۆز بگەڕێتەوە بۆ ئامرازی هێزی دیجیتاڵی ئێران. دوایین هەواڵ بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕەزایەتی ئێرانی خواست لە فڕانکفۆرتی ئاڵمان. بەپێی راپۆرتەکان، کۆبوونەوەی هەفتانەی شەمەکانی ناڕەزایەتی فڕانکفۆرت بە مەبەستی دژایەتی لەگەڵ لە سێدارەدانی بەندکراوانی پشتیوانی لە زیندانیانی سیاسی و هاودەنگی لەگەڵ بنەماڵی دادخوازان بەڕێوەچوو. ڕۆژی شەمە 19 گوڵان هاوکات لەگەڵ ساڵیادی لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر، شیرین عەلەمهولی، فەرهاد وەکیلی، عەلی حەیدەریان و مەهدی ئیسلامیان ئەو کۆبوونەوەی لەلایەن ئەنجومەنی ژن ژیان ئازادیەوە بەڕێوەچوو. لە درێژەی کۆبوونەوەکەدا بەشداربووان بە دروشمی نابۆ شەڕ، نابۆ کۆماری ئیسلامی، نابۆ سێدارە و ئازادی بۆ بەندکراوانی سیاسی، خوازیاری کۆتایی هاتنی سەرکوتی هاوڵاتیانی ناڕازی و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، گەشتیاواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.